تورکیا بۆ یەکەم جار لە ئۆپراسیۆنێکدا زیاتر لە 300 کیلۆمەتر ئاسمانی عێراقی بەزاند و چیای قەرەچۆخی بردومان کرد. 4 هاوڵاتی مەدەنیش بوونە قوربانی و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە پەرلەمانی کوردستان داوای هەڵوێستی ڕوون لە حکوومەتی هەرێم و عێراق دەکات. داواش لە پەکەکە دەکات خاکی هەرێمی کوردستان نەکاتە مەیدانی هێرشکردنە سەر تورکیا و بیانووی کاردانەوە نەداتە دەستی تورکیا. فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ یەکەم جار شەوی ڕابردوو چیای قەرچۆخیان بردومان کردو. بە پێی سەرچاوە هەواڵیەکانیش فڕۆکەکانی تورکیا بە قوڵایی 300 کیلۆمەتر هاتوونەتە ناو خاکی عێراق و بە پێی وتەی وەزیری بەرگری تورکیاش زیاتر لە 30 پێگەی هێزەکانی پەکەکەیان لە مەخمور و شنگال خاپور کردووە. شەوی ڕابردوو زیاتر لە 20 فڕۆکەی جەنگی و چەندین فڕۆکەی بێفڕۆکەوان و فڕۆکەی سوتەمەنی تورکیا قەزای شنگال و مەخموریان بردومان کردووە. بۆهۆی بردومانەکەش 4 هاوڵاتی مەدەنی بوونە قوربانی کە سییانیان ئەندامی یەک خێزانن. بردومانەکانی ئەمجارەی تورکیا کاردانەوەی جیاوازی لێکەوتوێتەوە. سەرەڕای دڵتەنگی و خەمباری خۆیان بۆ شەیدبوونی 4 هاوڵاتی مەدەنی لە بەیاننامەیەکدا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان دەڵێت نابێت هیچ دۆخێک بکرێتە پاساو بۆ بە ئامانجگرتن و شەهید و بریندارکردن و ماڵوێرانکردنی خەڵکی مەدەنی کە هیچ ڕۆڵ و دەستێکیان لە ململانەی سیاسی و ناکۆکیە چەکداریەکاندا نییە و هیچ لایەنێکیش نابێ و ناکرێ ڕێگە بەخۆی بدات کە خەڵک بکاتە قەڵغانێک بۆ بەدیهێنانی مەرامێکی خۆی. فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان دەڵێت مافی کار و پەنابەری سیاسی لە یاسا نێودەوڵەتیەکاندا ڕێز لێگیراوە و عێراقیش وەک دەوڵەتێکی سربەخۆ سنوورێکی هەیە کە دەبێ وڵاتانی دیکە بەگشتی و دراوسیەکانی بەتایبەتی ڕێزی لێبگرن و ئاو سنوورە بە هیچ پاساوێک نەبەزێنن. لە بەیاننامەکەی فراکسیۆنی کۆمەڵدا هاتووە سەبارەت بەو هێزە کوردیانەش هاوشێوەی پەکەکە پێویستە خاکی هەرێمی کوردستان نەکەنە مەیدانی هێرشکردنە بۆ سەر تورکیا و بیان و نەدەنە دەستی ئەو وڵاتە تا کاردانەوەی لەو جۆرەی هەبێت کە دوجار خەڵکی کوردستان تێیدا دەبنە قوربانی. فراکسیۆنی کۆمەڵ داواش دەکات هەردوو حکوومەتی هەرێم و عێراق هەڵوێستی خۆیان لەسەر ئەو ڕووداوانە هەبێت و بارکی خۆیان لە پاراستنی سەروەری خاک و خەڵکەکەی خۆیان هەستن و کۆتایی بەم بردومانانە بێنن. بردومانی ئەمجارەی فڕۆکە جەنگیەکانی تورکیا جیاواز لە جاران بوو بە جۆرێک بە قوڵایی زیاتر لە 300 کیلۆمەتر ئاسمانی عێراقیان بەزاند و بردومانەکەش لە ئۆپەراسیۆنێکی تایبەت بوو کە زیاتر لە 20 فڕۆکەی جەنگی و چەندین فڕۆکەی بێفڕۆکەوان و فڕۆکەی سوتەمەنی تێدا بەشدار بوون. ڕێکەوتنی بەزاندنی سنووری خاکی عێراق لەلایەن تورکیاوە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1982 کە ڕێکەوتنی دوولایەنە واژۆ کراوە و لە پێناو پاراستنی ئەمنیەت و ئاسایش هەردوو وڵات دەتوانن بە قوڵایی 20 کیلۆمەتر خاکی یەکدی ببەزێنن دژ بە گروپە چەکدارە نەیارەکانیان. بەڵام ئەو ڕێکەوتنە لە ساڵی 2007 لە سەردەمی وشیار زێباری وەزیری ئەو کاتی دەرەوەی عێراق نوێ کرایەوە و بەزاندنی سنوور لە 20 کیلۆمەترەوە کرایە 25 کیلۆمەتر. تورکیا بەهۆی شەڕی ناوخۆ لە ساڵی 1996 و شەڕی داعش لە ساڵی 2016 لەسەر ڕەزامەندی و بانگێشتی عێراق و هەرێم بە تایبەتی بانگێشتی پارتی دیموکراتی کوردستان توانوێتی 18 بنکەی سەربازی و هەواڵگری بە چەندین جۆر چەک و تانک و زرێپۆش لە ناو خاکی هەرێمی کوردستان جێگیر بکات.